کرێ هەر کاتێک یاریەک بوو بەو شێوەیە کە ئەو شەوە کرا خەڵک دەست بە تەقەکردن بکاتن لەبەرەوەی بە هیچ شێوەیەک تەقەکردن وابزانم هیچ مانایەک و هیچ ڕێگایشی خۆشی تێدا نیە غێری ناخۆشی نەبی خەڵک تێتا بریندار دەبی کۆمەڵک چەکی قورس لەو شەوە دیارە بەکار هاتووە بەڕاستی ئەوەش جێگای داخە بۆیە ئێمە وەکو دەستگا ئەمنیەکان پۆلیس و ئاسایش دەستمان کرد بە هەڵمەتێک بۆ دەستگیرکردنی هەموو ئەو کەسانەی کە لەو شەوە بەشدار بوونە یاخود هەموو ئەو کەسانی کە لەو شەوانەی دەستگیر کران چەکیان پێ بووە کەسانێک دەستگیر کراون کە تەمەنیان لە 14 ساڵ و 15 ساڵە چەکی پێیە ئەو چەکانە دوای لێکۆم دەرکەوتیەکیان هی بابیتی ئەویش هی برایەتی ئەویت کە نازام هیچێتی بۆیە من لێرەوە داوا لە هەموو خەڵکی شاری هەولێری خۆشەویست دەکەم کە جارێکتر ئەوەی کە ڕوویدا ئینشاڵڵە دووبارە نەبێتەوە وەلەو تەقەکردنەکان لە زۆر شوێن بوو لە هەولی ناوشار و دەوروبەر و لە شارەکانی تریش هەمان شت دیارە تەقەکراوە لەو شەوە ئەوەش نیشانەکانی ئەوەیە کە هێشتان ئاستی ڕۆشنبیری ئاستی ئەوانەی کە تەقە دەکەن نازانن لە سەر ینی خەڵکێک دەستگیر کراوە لێکۆڵین لەگەڵ دەکرێت نازانی ئەو یاریە هەبووە نەبووە یان ئەو دوو یاریە ئەو دوو یاریە چێە بەرشۆنە چیە ڕیال چیە نازانی